بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین چۆن کێشەی موچە و کێشەکانی دیکە لەگەڵ بەغداد چارەسەر دەکرێن هەروە قسە لەسەر ئەوە دەکەین کە پارتیویکیتی ئێستا خۆیان باز لەوە دەکەن کاوان منافیس و ڕکابەریان نییە ئایا لە خراپەکاری دەیاخود لە چیدا منافیس و ڕکابەریان نییە و زۆر جار باز دەکەن کە شۆڕشیان بۆ نەکردووە کە بۆ موچە نەکردووە بەڵام خۆیان چۆن دەژین و ئایا لەم هەڵبژانە چ دەرفەتێک لە بەردەم خەڵکی کوردستانە بۆەوەی کێشەی موچە کێشەکانی دیکە لەگەڵ بەغداد چارەسەر بکرێن و چ جۆر نوێنەرێک بنێن لە بەغدا و ئەگەر گۆڕانکاری نەکرێت چ قەیرانێکی دیکە بۆ خەڵکی کوردستان بەڕێوەیە ئەم پرسیان لەگەڵێک لە بەڕێزان دکتۆر بێستور حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد سورچی کاندیدی ژمارە 3 لە بازنەی هەولێر قسەی لەسەر دەکەی سوپاسی ئامادەبوونتان دەکەین کەوتۆر بەخێر بێن سوپاس دەکەین ئەگە سەرتا بەر لەوەی کە بچینە سەر پرسەکانی دیکە با لە قەیرانی موچەوە دەست پێ بکەین چکە خۆتان ئاگادارن موچە دوا کەوتووە هێشتا موچەی مانگی هێشت نەنێردراوە 120 میلیارەکەیان ڕادەست نەکردووە هۆکارەکەی چییە و بۆ 10 ساڵە قەیرانی موچە بەردەوامە هۆکاریە لە سەرەکی پەیوەندی و ماوەڵی پارتیویکیتی لە ناوخۆ و لەگەڵ بەغداش بەڵێ بەناوی خوای بەخشندەی میێرەبان سپاس بۆ جەنابەت سڵاو بۆ بینەرانی بەڕێز بۆ زۆر سپاس بۆ هاوکارانی بەڕێزیشە دیارە ئەوەی کێسە لە هەرێمی کوردستان بەڕێوە چێ دەرەنجامیەوە حکومەیە کە ئەمانە لەم وڵاتە کردویانە کە پڕێتی لە شکست پڕێتی لە قەیران گەورەترین قەیران بریتە لەوەی کە خەڵکی ئەم بەیانی بیستی دێ هێشتا موچەی مانگی هەشتی وەرنەگرتووە ئەمە هیچ شۆکارەکەی تەنیا و تەنیا ئەوەیە ئەمانە لە خۆبایی بوونێکی تەواویان بەخۆوە دیوە و پێیان وایە هەموو کەسە بێ خزمەتکاری ئەمان بێ خزمەتکاری ئەوە بێ کە ئەمان حەزیان لێتی ئەیانوێ بەدی بێ ئەمە ناچێتە سەر چونکە پێیان وایە ئەمانە ئەبێ خەڵک سوپاسیان بکالەوەی کە حکومداریانەکەن لە کاتێکە ئەمانە حکومداریەکەیان هیچی تێدا نییە شانازی پێوە بکەن بە بڕای من ئەگەر ئەمان تەنیا بەس لە مەفهومی حکومڕانیەکی تەواو تێ بگەیشتنایە ئەم قەیرانانە ئەبواە ئەمانی ناچار بکردایە بەوەی کە پاشەکشیان کردایە و دەستیان لەو حکومڕانی سەقەتە هەڵبگرتایە و بەڕوونی ڕایان بگەیاندایە خەڵکی کوردستان ئێمە داوای لێبوردنەکەین شکستمانێنا ناتوانین ئیدارە ئێوە بدەین بەڵام ئەم قەیرانەی کە سەری هەڵداوە هەمیشە جارێک هاتن فڵان ڕێککەوتن گۆڕیان جارێکی تر گۆڕیان جارێکی تر گۆڕیان لە ئەخیرەوە نەوت ناڕوانەوتەکەمان بەو جۆرەیە نەوتیش ڕۆشت چوە ناو بۆری و خۆشیان ڕێککەوتن 120 میلیار بدەن بە بەغدا بۆ ئەوەی بەغدا موچەیان بۆ بنێرێ ئێکا کە بینێرە بۆ بەغدا با موچە با بینێرێ ئەگەر تۆ نارد و بەغدانەی نەر با ئەو کاتە خەڵکی کوردستان بێت پشتیوانی تۆ بکە ئەمانە نایانەوێ خەڵکی کوردستانش پشتگیریان بکە نایانەوێ نە خەڵکی کوردستان پشتگیریان بکە نە خەڵکی کوردستان خۆشگوزەران بێ نە خەڵکی کوردستان خاوەن موچە بێ نە خەڵکی کوردستان خاوەن سەرمایە بێ نە خەڵکی کوردستان برسینە بێ یعنی هیچیان ناوێت ئەیانەوێت تەنیا خەڵکی کوردستان کۆیلەی ئەمانە بێ و ببێتە دەرگاوانی ئەمانە کە ئەمە نە لە عورفی کوردیە نە لە عەقڵی کوردیە نە لە بەهای کوردیە نە لە دینی کوردیە لە خەڵکی کورد ئەمەی ناخوێنێتەوە ئەگەر خەڵکی کورد سەری دانەوەندایە بۆ ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق دایانەوەن کە لەوانە خۆشگوزەرانی ئەوان ڕنگ بوو زۆری زیاتر وایە لەوەی کە ئەمانێسا ئەیانەوێ و بەدی بێنیان بانگەشەی بۆ ئەەکەن کە قەت ناتوانن بەدی بێن ئەسکەلتۆر ئێستا ئەو داهاتی ناوخۆی کە بەڕێز و 120 میلیارەکە سەری ڕێکەوتن کە تەسلیمی ناکەن بۆ یەکە موچە بفۆتێ خۆتان ئاگادارن ئێستا 6 موچە لە ماوەی ڕابردوو لێبڕینەوە بەستێمی پاشەکە تۆ بە تاوانە در ئەوەندە موچیان خواردووە هەنی ئەگەری ئەم ساڵی شەر موچە بخۆن بۆ 120 میلیارەکەش ڕاز ناکەن کاک حەکیمەتم ئەمانە شەرم نەهەنگرێ گەر شەر بەس هەستی ئینسانیان هەبووە ئێستا کە تۆ ئەڵی 6 موچە گوێیان لێ بووە یەکسەر وایە دوای قسەکانی تۆ دەستیان لە کار بکێشایەتەوە بۆ چونکە ئەم 6 موچەی چێ خوراوە ئەم 6 موچەی نە خەڵکی دوژمنی کوردستانە خوراوە نە کەسێکە لە دەروی کوردستان هاتۆ خوراوە نە کەسێکە لە خەباتی ڕزگاری خوازیە
ڕۆڵی نەبووە خوراوە کەسێکە کە موچەی خوراوە خاوەنی شەهیدە خاوەنی جینۆسایدی ئەنفالە کوڕی لە شەڕی داعشە شەهید بووە برای مێردی ئەمانە شەهید بووە موچەی چیان خواردووەبانە خۆ موچەیوانیان نەخواردووە کە دژی کوردستان بوون موچەیوانیان نەخواردووە کە جاش بوون کە خەڵکیان ڕوتە کردەوە ئەوانە شاباش کراون ئەمانە موچەی خەڵکێکی فەقیریان خواردووەکەم بە نانی ئەمانەوان بە نانەسکی پێی ژیان بۆیە ئەمانە بەڕاستی تەنیا بەس یەک تۆز هەستی ئینسانیان هەبووە پێویست بوو هەرزوو دەستیان لەم حکمڕانی سەقەتەی خۆیان بەردایە بەڵام ئەمانە هیچ شتێک کاک حەکیم هیچ شتێک بۆ خۆیان نییە یعنی شتێک نییە خۆیان وەکو خەڵک بن لە هیچ شتێکە لە خەڵک جیاوازن ئەمان چۆن پارەیان بوێ چەند پارەیان بوێ چ عوملەیەکیان بوێ لەکوێ بیانوێ بۆچی بیانوێ لە بەردەستیانایە ئەو نەخۆی موچەخۆرە نە کوڕی موچەخۆرە نە کچی موچەخۆرە کەسی موچەخۆر نییە تا خەمی موچەخۆری هەبێ ئەوان عاشقی نیشتیمان و خەڵک نین نەخێت زیاتر دۆلار و نەوت و پارەیە ئەگەر خۆیان ئەگەر عاشقی نیشتی کامی کوێی نیشتیبانن بێزەحمەت با حەزەکەم یعنی زۆر بەسەراحەتەن بێن بڵێن ئێمە عاشقی فڵانە شوێنی نیشتیبانی فڵانە بەهای نیشتیمانێن هیچ شوێنی یعنی ئەگەر نیشتیمانێک بۆنێ منە تۆ ئێستا وەرە من و تۆ ئاچینەوە بۆ قەڵاتزێ لێرەوە بە قەڵاتزێ ئادی چۆن نەچیتەوە بەکوێ ئاڕیتەوە ئەگەر بەجادەکەی قەرەسەر تاڕێ چێ دروستی کردە سەدام دروستی کرد بۆ ئەوەی هێزی پیار ڕەوانە بکە یعنی بەکەم جادات دڵی پێخۆشەکەی لەوانەیە بڵێن جادەکەی فلان و فیسار لە محافەزەیە و لێر و فلان بەڵام ئەو جادانەیش بۆ ئەوەیە کە یەکێ جاری وایە یەک ساڵ کەسێک لەوانە کە خۆیان بە حکومڕانەزان یەک ساڵ جارێ بە جادەیەکە ئاڕوە جوانی کردو و ڕێکی کردووە بەڵام هەر لە پاڵێ لادەیەک چەندین کەس ڕۆژانە پێیاڕوە کارەسات هەیە بەڵام چاچی نەکردووە ئێمە بین هەر جادەیەک ناو بێنین لەو جادە لا بدەین بزانین بۆ کوێ ڕێین سوپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر چین لای دکتۆر ئەحمەد سوورچی لە هەولێرە کاکتۆر بەخێر بێ سوپاسی ئەمەدەبوون دەکەین دەمانەوێت سەرنجی بەڕێژ بزانین لەسەر پرسی دواکەوتنی موچەکە کاریگەری زۆری لەسەر خەڵک هەبووە بەڵام زۆر جارگوێمان لە بەرپرسانی هەردوو پارتی دەسەڵات دەبێت لە سیهەرە باڵا باز لەوە دەکەن کە خەڵک موچەی بۆ ئەوە نەکرد بۆ شۆڕشی بۆ موچە نەکردووە سەرنجی بەڕێز لە کاتێکە خۆتان ئاگادان کەوان زۆر دۆڵەمەندن و ئێستا بەرپرسانی هەرێم بەشێکیان لە خودی ترامپیش دەوڵەمەندترن لە ڕووی سامانەوە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و سەڵات و سەلامی بێژومار بۆ سەرجانی پاچی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم خۆشحاڵم بۆ ئەو ئیدار و دەرفەتە بە خزمەتتان دەگەم لە کەناڵە مبارەکەکەی پەیام سڵاو ڕزم هەیە بۆ بینەران و بیسەران و جەنابی دکتۆر بیستونی میوان و خاوەن ماڵ خوای گەورە سەلامەتتان بکە خۆشحاڵم ئەو دەسەڵاتە ناڵێم ئەو حکوومەتە چونکە بەڕاستی حکوومەتداری جودا و دەسەڵاتداری جودا ئەو دەسەڵاتە موقەتەی 30 و قسوور ساڵە هەر بە موقەتی ژیاوە هەر هاتووە و هەموو دەم دەستی لەسەر قەلەوری تفەنگە و چاوی لەسەر قەلەوری تفەنگە و هەر دەستیان لەسەر سینجیانە هەر دەقیقەیەک بڕۆن و ئەو وڵاتە بەجی بێڵن یەک دەقیقە لە خۆیان ئەمین نین نایەنە ناو خەڵک و میلەت شەر دەترسێن بێن خۆیان پیشانی خەڵک دەن لە ژێر زەمینەکان دێنە دەرەوە بۆ ناو خەڵک و هیچ سیمایەکی مسلمانەتی و کوردایەتیان پێوە دیار نییە هەر لە کەسێک ئەچن کە زۆر نامۆ بێ بەو میلەتە ئاکار و ئەخلاق و ئەوەی هێناویشیانە بۆ ناو ئەو میلەتە شتێکی زۆر نامۆیە ئەگینا توخواکەی موچە چییە هەتاوەکو دابین نەکرێ حکوومەتی عێراق داوای چی گەورەی لە تۆ کردووە حکوومەتی عێراق تازە داوای ئەوە دەکە دەڵێ نەوتت ڕادستی من کە چەند ساڵە ئەو نەوتە بە کەیفی خۆت دەفرۆشیت ئەو نەوتە دەدەیتە خەڵکی بەیانی ئەوە زستانە لە شوێنە ساردەکان ئێستا لە مەودووە ئێستا بەیانی دەبێت سۆپا هەڵبکرێ کوانەوتی سپی یعنی ئەتۆ لە ساڵێکی کامل عائیلەیەکی 5-6 نەفەری بەلایقی نەبینی هەتا ئێستا بە 100,000ش نەیدەدا ئێستا بە 100,000ش دیار نەبیدا
بۆ عائیلەیەک یەک بەرمیلە نەفت کە دەیداتە وڵاتان بە $20 بەس نایداتە میلەتی خۆی بە $670 حتا جارێک چەند ئاگام لێ بوو ئەعلام باسی ئەوەیە کرد باخیرەشی پڕ نەوتیان لە دەریا ڕاوەستاوە کەس لیان ناکرێ ئاخیری وتیان بەرمیلی نەوتیان بە $18 فرۆشتووە یعنی بۆ خەڵکی ئاوا هەرزانجانن بۆ ئێمە ئاوا گران فرۆشن نایدەن و میلەتی خۆ بە پارە جا من چ چاوەڕێی ئەوەی بکەم ئەو داهاتە نازدارەی بڕۆ من ئەوە 7-8 ساڵە بە گومرجی برایم خەلیل داهات چۆی تورکیا و دەرەوە دەکەم یعنی یەک لەحظە لە شەو لە ڕۆژدا مەگەر تورکیا دەرگای تۆزێک قەپات کە تۆزێکی سراحەتێک بکەنیان بۆ خۆیان کێشەیەکیانەبی لەی لە نەهار 24 سعات ئەو گومرگە بەس پارە وەرەگرێ حتا ئەو ماوەی پێش ئێستا تەنانەت فەحسی کۆرۆنەشان وەردەگرت لە هەندێک لە مەرزەکان کە کۆرۆنە شتیوە هەر نەمابوو لا ئەزال زۆر عەجایبە هەتا ماوەیەک پێش ئێستا لە سەنتەری دڵی هەولێر فەحسی کۆرۆنەشان بە 25,000 بۆ هەر نەخۆشێکی دەکرد هەرنە نەتیجیان دەدا هەر عیلاقەشی پێدا نەبوو ئەو هەموو پارەیە چی لێ دەکەن بۆ کوێی دەبن بەتەمای چی لێ بکەن بەتەمان ئێوە پێ خۆشبەخت ببن لەبەر ئەوەی ئەوانە نەق تەمای قیامەتیان هەیە بچن بۆ بەهەشت نە لە دنیاش بەتەمان بێنە ناو خەڵک شەو ڕۆژ بەردەوامن لە دزینی ماڵی ئەو میلەتە و هیچ باچیان بەو میلەتە نیە و هیچ منەتیان بە هیچ کەسێک نییە و بۆیە نانێ میلەتیش مشکلەی موچەی حەل بێت چکە ئەگەم میلەت مشکلەی موچەی حەل بێ یەک ڕۆژیش بەوان ڕازی نابی چکە میلەت ئێستا ئەوەندە برسیە لە چاوەڕوانی موچەدا مەجای هیچی نییە نایەوێ شتێکیش بکە ئەوەندە موچەی هەیەی لە دەستی بڕوە لەبەرەوەی پێی دەڵێن دوایە موچەت دەڕوا هەر شتێک بکەیت لە ئێستاوە کارتی دەنگدان کۆ دەکەنەوە لە خەڵکی وەردەگرن دەرین ئیشمان پێێتی لە ئێستاوە دێن سوێن بە خەڵک دەخۆن لە ئێستاوە پێشەوەی هەڵبژارن بێت دەرگە بە دەرگە لە ماڵان دەدەن دەڵێ ئاخر ئێوە ئاگادارین مۆزەفتان هەیە و فەرمانبەرتان هەیە و دوای زەرەر دەکەن و تهدیدات و چاوسوەورکردنەوە و یعنی پێدانی تەماح و هەموو ئوسلوبێک بەکاردێنن وەکو کەسانێک کە بیانوێ بە زۆر خۆیان بشەرعێنن لە وڵاتە ئەگینا کاک حەکیم ئێمە بە جۆرەی ئەو ڕاپرسیانەی کە ئێستا دەکرێن من هەندێک لە ڕاپرسیم خوێن تۆ ڕاپرسی زۆر بە قووەت زۆر بەهێز ڕاپرسی وایە لەو کوردستانی لەوانەیە $3 ملیۆن لێ سەرف کرابێ ئەوانش بۆ خۆیان بە پارە دەیکردن ئەو ڕاپرسی یعنی من ئاگام لێ هەیە ئەو ڕاپرسیانە باسی چ دەکەن زۆر لە خەڵکی چ دەپرسن یعنی 6-7 مشکلەی هەڵواسرا و هەیە معلق هەیە لە کوردستانێ مەسەلەی موچە مەسەلەی هەلیکار و هەروەها دادپەروەری نەبوونی دادپەروەری و هەروەها ڕێکەوتن لەگەر بەغدا و هەروەها کەرتی پەروەەردە کەرتی تەندروستی ژینگە ئەو 6-7 بابەتە زۆر گرنگە لە کوردستان لە ئارادایە یەکێکیان نەک بە تەواوی بە نیوەیشیان حەل نەکردووە چارەسەریان نەکردووە سەبەب چییە نایانەوێ حەل بێت چونکە هەر یەک لەوانە حەل بێ میلەت منەتی بەوان نامینی نە لە ئینتیخابی منەتی بەوان دەبینی نە سیلاحیان لە بۆ هەڵدەگری نە کەیفی پێیان دێ نە ئینتیمایان لە بۆوان دەمینی نە دیفاعیشان لێ دەکا ئەها مەسەلەکە ئەوەیە چکە ئەوانە مسافرن هاتوونەتە ئێرە ماوەیەک حکم کەن و بڕۆن بەڵام پشتگیری وڵاتە زلهێزەکان و مەسلحەتی ئەوانە ئێستا ڕێ بەوانە نادەبڕوە بۆیە ئەگە نەخوا عالی ملغەی بە ئەوانە بەشی یەک هەفتەی ئەو میلەتەینین بەس میلەت هەبەست لە سۆشیال میدیای خۆی ناڕازی بکە طبعا ئەوان زۆر لە سۆشیال میدیاش دەترسن یعنی کەسێک فەیسبووکێکی هەیە 1000 فرێندی هەر ئەتیادی هەیە کەچی پۆستێک دەکە یەکسەر تەلەفۆنی بۆ دەکەن دەبێ ڕەشکەیتەوە دەبێ ئاوکە یعنی ئەوەندە لە خۆیان دەترسن چونکە کورسەکان زۆر لەرزۆکە لەسەر ئاوە بەڵێ کاک تۆ بە کورتی دێمەوە خزمەتە بەڵامەوەن دەڵێن شۆڕشمان بۆ موچە نەکردووە بەڵام بۆچی خۆیان ئەوەندە دەوڵەمەند بوون ینی تا 100 ساڵی تریش پێویستیان بە موچەنیە خۆیان کەچی بۆ خەڵکەکە دەڵێن شۆڕشمان بۆ موچە نەکردو بە کورتی بێ دوای دێمەوە خزمەتیشت زۆر بە کورتی بێ سپاس دەکەم دەوڵەمەندبوون سەبەبی دەوڵەمەندبوونی ئەمانە سەبەبی دەوڵەمەندبوونی ئەوانە لە خوا نەترسانە مرۆڤێک کە لە خوا نەترسێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە یەک لە نیشانەکانی
یەک لە نیشانەکانی کۆتایی دنیا و کۆتایی پێهاتنی دنیا ئەوەیە خەڵک پارە کۆ دەکاتەوە وەلا یوبالی گوێ بەوە نادا ئەمین حەلالین ئەمین حەرام لە حەلالیان حەرامە ئەمانە ڕیبا دەخۆن شەریکەیەکی زەخمی وەکو شەریکەی کۆڕەک تەلیکۆم بە ئاشکرا ڕیبا دەخۆ دەرێ هەندە ڕیسالەیە بنێرە هەندە ڕیسالی بنێرە شتێک سیارەکەت بۆ دەردەچی ئەو ڕیبایەکی بە ئاشکرا و بە نوێژی نیوڕۆیە ئەتۆ شەریکەی کۆڕەک تەلیکۆم چ محتاجی ئەوەی ڕیبا بخۆی خوای گەورە فەرمی ئەوانە ڕیبا دەخۆن فەئەذەنوا بحەرب من الله وەڕەسووله کۆبوونەوەیەک بە مدیری بانقەکانی هەرێم کرا مدیری بانقێک بۆی جێڕامەوە گوتی لە 160 دەستیان بەرز کردەوە بەڵێ با پارە بدەین بە خەڵکی بە سوو بە ڕیبا ئێ باشە کوردستان و بانقەکانی کوردستان سپێویستیان بۆی هەیە ڕیبا بخۆن یعنی یا نەسیب و ئەو هەموو قمارخانێ و ئەو هەموو شتا ئەوە گوناهێک کە هیچ باشیان پێ نییە ئەو شوێنە خراپەکان مەساجخانەکان گوندی نازانم چی گوندی چی ئەو شوێنانی بە ئاشکرا بە نوێژی نیوەڕۆ نانێک پارەیەکیان لێ پەیدا ئەبێ ئەو پارەیە دوژمنایەتی خودای گەورەیە لەسەر حیسابی تێکدانی ڕەوشت و ئاکار و ئەخلاقی ئەو میلەتەیە لەسەر حسابی فێرکردنی خەڵکە لە بۆ فاحیشە و جورئەتکردن بەرامبەر جورئەتکردن بە فاحیشەکردن ئەو پارە حرامە جا زۆربەی هەرە زۆری بەرپرسەکانیان لەگەر مەسئولن لێی بپێچ هی ئەوانە چونکە ئەگەر هەر ئیشێک پارەی پێ پەیدابی لەو کوردستانە بەرپرسەکان لەگەری شەریک نەبن ناڵن بەردەوام بێ لە سەیدەلیەکان ڕابگرە هەتا دەگاتە ئەو شتانێکە باسم کرد یعنی پارەی حرام کۆ دەکەنەوە ئەوانە ئەو نەوتەی شەو ڕۆژ دەڕۆیشت بەو تەنکەرانە ئەو جادانیان هەموو کاول و وێران کە کەزاری خاونیشتیمانیان و خەڵک بوون کەزارێک چاکی دەکەن 100 ڤیدیۆی دەگرن دەڵێنەوەڵا ئێمە جادامان بۆ ئێوە چاکرد هەر بە تەنکەرەکانی ئێوە تێک چوون ئەگەنایی زمانی سەدامی شێشتا هەندێک شوێنان هێشتا تێک نەچووە یعنی ئەو پارە کۆکردنەوە بە حرامە وای لێکردون بەڵێ دەوڵەمەندن ئەوانە هەر کەسێکیش کە دەوڵەمەند بوو کە خوای گەورە لێی گەڕا کە گوناه و تاوانی زۆری کرد دەبێت لە خۆی بترسێک کە لە دنیا تۆڵی لێ نەبیتەوە چونکە خوای گەورە لە بۆ ڕۆژی قیامەتی هەڵی گرتووە ئەو ڕۆژەی کە چاوەکانیان مالق ئەمینن هیچیان لەدەست نایە و هیچ هەول و قووەتێکیان نامینی و پەشیمانی دنیا دەبنەوە بەڵام هیچیان لەدەست نایە چونکە ماڵی یەتیمیان خواردووە ماڵی مسلمان و غێرە مسلمانیان خواردووە پێڕا ناگەن گەردەنی خۆ بەو خەڵکە ئازا بکەن یەک کەسش گەردەنیان ئازا ناکە بە هەزاران خەڵک لەو ڕێگاوبانە ناخۆشانە مردن و وەفاتیان کرد بە هەزاران خەڵک لەو نەخۆشخانانە بە دەرمانی ئیکسپایر و خراپ وەفاتی کردووە لەو ژینگە پیسەی بۆنەی بە سەبەبی ئەو ژینگە پیسەی وەفاتی کردووە وهروەها جیلەکیان پەروەردە کرد لە کردی پەروەردە کە بەڕاستی نەکەلچی ئەوەی هەیە دیفاع لە دینی بکەنە لە ئەخلاقی بکەنە لە میلەتی بکەنە ئینتیمای نیشتیمانی لۆ دروست بووە واللهی تربیەی ئیسلامی لە زمانی سەدام حوسێنی کە کابرایەکی بێرین و دژمنی ئەو میلەتەش بوو تربیەی ئیسلامی کتێبی تربیەی ئیسلامی لە کتێبی پەروەردەی بەناو ئاوینی ئێستا زۆر باشتر بوو ئێستا پەروەردەی وەرزشیان داناوە پێیاشیان گوتون نابێ مۆسیقا و وەرزش بخرێتە دەرسی ئەخیری بەڵام ئاین بخرێتە دەرسی ئەخیری و شعری کوفریشی تێدایە یعنی جێ بە شتانە نادەن جیلێک پەروەردە دەبێ دانەوێت جیلێکی علمانی لادینی دوو لە دین پەروەردە بێ بەسیە بەس لە ئەوەی پێیان نەڵێن ئەو شتە حەلالە ئەو شتە حەرامە بە کەیفی خۆیان میلەت سەرخۆش بکەن میلەت بێهۆش بکەن میلەت هەست بە مەسئولیەت نەکە بەڵێ دێمەوە خزمەت کاکتۆر لەسەر خەڵک لە دەنگدان و لە هەڵبژار نوێنەر دێمەوە خزمەت کاکتۆر پێسومەوە خزمەت بەڕێز لە ڕۆژان دەڵێن وتاری پارتی و یەکێتی هەیە هەردوو لایەن یەکیان دەڵێن ڕکابەرمان نەماوە لێرە یەکیان دەڵ هەر خۆمان ڕکابەرین پێ دوایە لە چی داوان ڕکابەرن لە چاکەدا یا لە خراپەدا ڕکابەریان نییە بە کام دیویدا چکە سەخۆیان بانگەوازیەوە دەکەن دەڵێن ڕکابەرمان نەماوە وەڵا کاک حەکیم پێشەوە جواب بە کورتی یەک کەلیمە بڵێم لە دکتۆرت پرسی ئەمانە ئەڵەن کاکێمە شۆڕشمان بۆ موچە نەکرد بەڵێ نیان کرد شۆڕشیان بۆ موچە نەکرد ڕاستە ڕێک دقیقە و قسەیان شۆڕشیان بۆ ئەوە کرد هەرچی خێروبێری ئەم وڵاتەیە بۆ ئەوان بێ و ئێستا بۆ ئەوەیە هات ئەو بۆ ئەوە نەیکرد شۆڕشی بۆ بکردا خۆیشی موچەخۆر بووە ئێستا خەمی عنی لەگەڵ ژانەکانی موچەخۆرە ئەژیا بۆیە ئەو قسەیان تەواو ڕاستە دقیق وایە شۆڕشیان بۆ
ئەوە کرد کە خێر و بێری ئەم وڵاتە سامانی سەرزەوی و ژێرزەوی هی من و هی تۆ و هی هەموو کەسێک بخەنە خزمەت خۆیان و بنەماڵەکانیان و ئەوانەی کە دەرگەوان و هینی ئەوانن بۆیە بەڕاستی ئەو قسە تەواوە بۆیە بێمەوە سەر پرسیارەکەت کا حەکیم وڵای من نازانم ڕکابەری دەڵێن ئێمە ڕکابەرمان بەڵێ ڕکابەریان نەماوە هەرنەمان ڕاستە دەڵێ بەس خۆمان ڕاستە ڕکابەریان نەماوە چونکە ئەمان ئەم دوو ێزە خۆیان بە ڕکابەری یەکتریە زانی پێشتر بەڵام باشیان کردووە چێکەکەیان ڕێک بەش کردووە پشکی من بۆ خۆم پشکی تۆیش بۆ خۆ من لەوەی خۆم ڕازیم لە هەموو شتێکە یعنی لە هەموو شتێکە ئێمە کاکە بۆ نەمەنا حکوومەتێکمانەیە لە کوردستان بە حساب ناوی حکوومەتە بەڵام دوو ئیدارەوانەیە ئیدارەیەکمانەیە لە دوو لە پارێزگای ئاڵەبجە و سلێمانی هەتاوەکو کۆیە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و ئەمانە ئیدارەیەکن ئیدارەیەکی تریشمانەیە لە کۆیە بە و دیوا محافەزەیە و لێر و دووەک ئەم دوو ئیدارە بۆ نمونە لەوێ قەیرانی موچەیە لێرە قەیرانی موچەیە لێرە لەوێ چی قەیران هەیە لێرەی ژەیە ئەگەر ئەم پێی وایە ئەو ڕێگرە لە ئەوەی کە خەڵکی ئاژ نەکردوێتەوە هاوکاری خەڵکی نەکردو فەرموو خۆت بڕۆ لەگەڵ بەغدا ڕێکەوە با خۆی لەگەڵ بەغدا ڕێککەوتایە با بەغدا بیوتایە کاکە وەڵای من لەگەڵ تۆ ڕێک ناکەوم با خەڵکی ئەم دەڤەرە باتە شۆڕشێکی دژی بەغدا بەرپاب کردایە ڕێککەوتن ڕاستە ئەوان ڕکابەریان نەماوە ئەو نەی وتی نابێ موچە خۆرانی ناڕازی بڕان بۆ بەغدامیش هات بازگەکانی کەرکووک و خانەقین و چۆچی لەسەر داخستن نەیەڵا بڕن خۆ خەڵکەی لێرەوە ئەچوو بۆ بەغدا لە هەولێرە ناو بڕوە لێرەوە ڕۆی بۆچی هاتی بە ئیعازیەوە نەتێشت بچێ بۆ بەغا خۆ فعلەن ئەمان ئەوەیش کە ئەیڵێن بۆ چاو یعنی بۆ ئەوەیە چاواشەکاریە ئەجینامانە هەردووکیان دوو دیوی یەک دراون یەکیان بە جۆرێ لە جۆرەکان خۆی پێی وایە لە شتێکا جیاوازە لەوی تریان ئەجینا کاچی خۆم خەڵکی سلێمانی لە چ خۆش گوزەرانیەکایە و هەولێرتیایانە بێ وە هەولێر چ شاباشێکی پێدراوە و لە سلێمانی پێی نەدرابێ هەنی هەر شتێکە لەوێ قەیرانی ئاوەیە لێرە هەیە لەوێ قەیرانی کارەبا هەبوو لێرە هەیە کە ئیسە کارەبایەکی تاڵانیان داناوە هەردووچیان لەسەری ڕێککەوتن یانیەوە تا کاکدا هیچی نییە یەک دنیا پاری بواتێتەوە هەردووچیان لەسەریان لەسەری ڕێککەوتو کاچی خۆم هەردووچیان لەسەرەوە ڕێککەوتون موچە نەدەن هەردووچیان لەسەرەوە ڕێککەوتون گیرفانی خەڵک ببڕن هەردووچیان لەسەرەوە ڕێککەوتون خزمەت گوزاری نەکەن جگە لەو خزمەت گوزاریانی خزمەت بە خۆیانەکە ئەجینان ڕێککەوتون لەسەری هەردووچیان ڕێککەوتون عرز بە ئارزوی خۆیان بفرۆشن بیدەنە شوقە و چی و چی و ئەوانە و بەرز کرێتەوە و خەڵکی فەقیری ژەر چاوی لێبێ هەردووچیان ڕێککەوتون کاکە 120 کرێبێ بە 50 یەکسەر بینەکەی بێ بە شوقە ئێمە خێرە یەکسەر بوو بە شوقە ئێم شوقە بۆ چێ ئەو ڕۆژە بەڕێوەبەری کۆمەڵی کرێنشینیان قسەیە کرێ وت ئێستا یەکەی نیشتەجێبوون لە خەڵکی کوردستان زیاترە لە کرێچیەکان بەڵام ئەوەی کە ئەوەی وت زیاتر لە یعنی ڕقەمێکی زۆر خەیاڵی بوو کە ئەوت کرێچیەیە پرسیاری لێکرد هەر هیچێک لە کەناڵەکانی ئەوەی کە دەسەڵات بەخێویەکە پرسیاری لێکردوتی ئەی بۆچی ئەو شوقانەوەتی ئەو شوقانەی خەڵکی دەوڵەمەنە کەواتە ئەو شوقانە هیچ وتی بە قسەی ئەو شوقەیکردنەوەی شوقە هیچی لە سەرشانی خەڵکی فەقیر کەم نەکردوێتەوە بارگرانیەکەی بۆیە بەڕاستی کاک حەکیم بەڵێ ئەمانە ڕکابەریان نییە ئەمایی کە ئەی لێ نەمووی چاواشەکاریە ئەمە چاواشەکاریە بۆچی یعنی بۆ نمونە لە بەغدا دووچان ڕێکەکەون لەسەر کەسێ بێ بەسەر و کۆماریکن ڕێککەوتن ئەخیر شت ڕێککەوتن لەسەرەوەی کە یەکی چەند سەفیرێک بە شاباش بدەن بە یەکتری دایان بە یەکتری بوو بە سەفیر یعنی کوردستان بەزە و چەند کەسی تیا بوو بێ بە سەفیر و لەوێ زۆر مهم بوونیانی یعنی کەسی تر نەبوو لەمانە زیرەکتر بێ لەمانە لەباری دیبلۆماسی لەباری چیا شارەزابێ یعنی ئەگەر کوردانە بیریانە کردەوە باتیانەتەوە کوردستان خەڵکی کوردستان ئەمە ئەوەندە سەفیر بۆ کوردە فەرمونون سیڤیمان هەیە و بڕۆن و چێت شایستە بوو یاخوا پیرۆزی بێ یعنی یەک شت بۆ نمونە
نییە حەقێک درابێ بە کورد و ئەم دوانە لەسەری ڕێک نەکەوتبوون و لە بینی خۆیانەدا بەشیا دەکەوێت بەڵێنێکیان جێبەجێ کردوتە ئێستا بەڵێن دووبارە بە خەڵک دەدەنەوە ینی ئەوان بڵێن زۆربەی لە پەرلەمان زۆری نەبوونە لە حکومەت لە بەغدا زۆری نەبوون لە کوردستان حکومەتیان بەدەستەوە بۆی لەگەڵ بەغدا ڕێک نەکەوتون ئێستا بەڵێنی دووبارە و هەر درۆ بە خەڵک بدرێتەوە لە موچە بێ لە نەوت بێ لە هەلی کار بێ ئەوان بەڕاستی ئینتەلایان کردو بە درۆ و بە بەڵێنی ئەمانە ینی تەواو ئیسا لیان ڕژێ ئەو شتانە یعنی من حەزەکەم خۆیان بێن پێم سەیرە جاری وایەڵێن وەڵام من جادەی فلانم کرد ئاوی فلانم ڕاکێشە کاکە حکوومەت هەر ئەی بەشان ئازی بکا بە ئیشەوە کە کردێتی ئەرکە بیکە ئەرکە لە سەرشانی بیکە کاکە خۆ بە پارەی حیزبەکەت نەت کردووە یعنی ساگەر لایەن یەک بێت شتێک بکە لەسەر حسابی حیزبەکەی خۆی وەڵا دەستی خۆش بێ بەس تۆ کاکە لەسەر حسابی خەڵک کردوتە لەسەر حسابی داهاتی خەڵک کردوتە بودجێی خەڵک کردوتە بە زەریبەی نایاسایی و دوور لە هەموو بڕیا ڕێنماییە کردوتە بە چەندین شتی خراپ کردوتە هاتووی جادەیەکت کردووە جادەکە بە خەڵکە فرۆشیتەوە پێم سەیرە یعنی پێم سەیرە دەسەڵات حکوومەت نازانم چی ناویان لێ ئەنرێ بێ بڵێ وەڵام منە من بۆ کردی منەوەم بۆ کردی وەڵا هەرەوە ماوە یعنی هەر ئەوە ماوە بێن بەس هەوا لە خەڵق قەداکەن ئەگەر دەسەڵاتیشانە بۆیان کرد کاکە ئەم هاوینە تۆ چەند ڕۆژجارێ ئاواتەوە لە سلێمانیا لە شاری پایتەختی ڕۆشنبیری چەند ڕۆژجاری هاتەوە ئەی لە هەولێر چەند ڕۆژجاری هاتەوە خۆ لە هەولێری زۆر لە سلێمانی باشتر نەبوو بۆیە ئەمانە ڕێک کەوتون کا حەکیم بەڵێ منافسی یەک نین هیچ کامیشام ئەوی تریان بە منافز ناسانی سپاس دەکەم کاکتۆر بێمەوە خزمەت بەڕێز چەند پرسیارێک بە کورتی سەبارەت بە ینی ئەرکی خەڵک ئەگەر شتێکیش ما برە سەر ئەو قەیرانەنا و ئایا وەکو کۆمەڵیش کەس نە بەغدا دەتوان نەو کێشانەی کە هەیە لە موچە لە نەوت لە بەشە خۆراک ینی هەرچی لە تواناتاندا بیکەن بۆ خەڵک دواتریش لەسەر پرسی خەڵکو و دەنگدان بەستەم کار قسەمان بۆ بکەی بە پوختی بێ سواس دەکەین کاک حەکیمە بەڕێز بەڵێ من ئەوە بەو ملەتە ڕادەگەینم بەڕاستیت پێ بڵێم ئێستا کە دێنە ناو خەڵک قسە بۆ خەڵکەکەن بەخوا ئەو زلەی لەبەریان نەزلی خەڵکە ئەو خانووی لە ناوی ئەژین خانووی خەڵکە ئەو سیارەی پێهاتوونەتە ناو خەڵک و پێی دەڕۆن سیارەی خەڵکە ئەوانە هەمووی هی خەڵکە دەزانی بۆ چونکە هەزار بەقەد ئەوەندەیان بردووە کەەوە مستحقی ئەوە نین خەڵکێ ماڵی وێران بۆ لە پێناو کوردستانە ئێستش خێری پێشێ ئێستا لەوانەیە پێم بڵێن کوان ئەوان لە چێن ئێوەش باش دەزانن بەڵام نات لەگەڵ ئێوە نەبن هیچ ئاوڕێکیان لێ نادەنەوە ناشتان بینن یعنی ئێوە بچنە مەکە و مەدینەش ناتوانن حەج بکەن لەبەرەوەی هیچ پاری حەڵاڵتان نییە و ناشیکەن والله ئاعلم بۆچی تەنە ئەوەندەیان پێ دەڵێن وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون لە قراءة هاتە أي منفلة ينفلتون ئەوانە دەزانن سبە و دزبەیتیان بەسەر دێ ئەگەر نا خەڵک بۆچی دەنگ بەوانە دەدە بەس پێم بڵێ یان لە ترسانە نازانم دەنگم دێ یان نا بەڵێ کاکتۆر یان لە ترسانە ئەگەر لە ترسانە ئەمڕۆ ئینسان لە خوای گەورە بترسێ خوای گەورە بەس ئینسان لێ بترسێ یان لە برسانە خدای گەورە إن الله هو الرزاق ذو القوة المتين یان بۆ مەسلحەتە ئەگەر لەبەر کوردایەتیە وەڵڵاهی ئەوانە لە بەغدا دیارە مەسلحەتی کوردایەتیان ناوێ لەبەرێ ئەوەندەی هەوڵ دەدەن بۆ مەسلحەتی کۆمپانیاکانی خۆیان بە چارێکی ئەوەندەش هەوڵ نادن لە بۆ ئەوەی کە هەوڵ نادن کەوە بۆ میلەتی کوردی بکەن ئەگەر ئەو خەڵکەش دەنگ بە ئێمە بدا کاک حەکیم ئەوە دەنگی باری ئێمەی قورس کردووە بەڵام ئەگەر دەنگ بەوان بدە دەنگت نایە کاک حەکیم بەڵێ کاکتۆر فەرموو جەناب بەردەوام بە گوێمان لە جەنابتە کاکتۆر ئەگەرنا ئەو کەسانەی دەنگ بە ئێمە دەدەن باری ئێمە زۆر گران دەکەن چکە ئێمە بە تەنیا کەمین لەوێ ناتوانین ئەو هەموو بارە قورسار بگرین بەڵام جوهد دەکەین خۆمان ماندوو دەکەین بۆی بتوانین هەموو شتێک بکەین بەڵام کە خەڵک دەنگمان پێنادا ئێمە بارمان زۆر سوکە بێ بەڵام ئەوان باریان زۆر گرانە بی لە لای خوای گەورە و چکە باری میلەتیش دەبێت گلەی لە خۆیان بکەن و خوای گەورە شەفەرمێ ما ظەلەمونا ولەکن کانوا ئەنفوسەهم یەظلیمون با گلەی لە ئێمە نەکەن چونکە بۆ خۆیان زڵمیان لە خۆیان کردووە نازانم پەیامەکەم گەیشتیان نا و نازانم جێتان لێ یان نا
بەڵە بەڵێ کاکتۆرگیۆمان لێ لە جەنابەت بەڵام ئێستا دەگەڕینە وڵات دیارە جەنابەت گوێ لە دەنگی ئێمەنیە پەیامەکە دگەیشتووە دێنەوە خزمەت کاکتۆر بێسون سەبارەت بە کۆمەڵدادگەری لە بەغداد دەتوانێت چی بکات چی کردووە جیاوازەکانی لەگەڵ دەسەڵات بڵین بۆ خەڵک دەتوانێت چی بکات ینی بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقینەوە دەمان نەماوە کاک حکیم کۆمەڵی دادگەری کوردستان ئەوەی وتوێتی کردوێتی بۆیە ئێمە دروشمەکەشمان کە ڕازگوین لەگەڵتانە بە دڵنیایی ڕازگوین یاین ڕازگوین لەگەڵە و هەر پەیامی هەر واتێکماندا بێ لە بەغداد جێبەجێمان کردو یەک پەرلەمانتارمانە بۆ ئەم یەک پەرلەمانتارە تاکە پەرلەمانتار بوو کە یەکەم کەس لە بەغدا هات بەدەم ئەو خۆپیشاندەرانەوە کەلچوونە بەغدا تاکە پەرلەمانتار بوو کە لەسەر تا کۆتا چەند ڕۆژێک لەمە پێشیش تاکە پەرلەمانتار بوو ئەمی ڕای کردووە مەشغوڵی ئیشی خۆیەتی ئەو بە دوای کێشەوە بوو ئەوی چوارەم دەوڵەمەندترینی عێراقی بە سزاگەیان یعنی ئێمە کاک حەکیم هەمیشە کۆماڵ بەرژەوەندی باڵای خەڵکی لە پێش بەرژەوەندی باڵای حیزبێەوە داناوە ئێمە ئەمەیش پەیامی جەنابی سەرۆکی کۆمەڵ دوێنێ لە ئاهەنگی کەرنەڤاڵی ناساندنی کاندیدان ئەوەیە کە ئێمە بابین هەمومان بەرژەوەندی باڵای خەڵکی بخێنە بێش بەرژەوەندەکانی خۆمانەوە ئێمە بیرمان لەوە نەکردوێتەوە تەنیا خزمەت بە خۆمان بکەین خزمەت بە حیزبەکەی خۆمان یان بە ئەندامەکانی خۆمان بکەین پێویستە هەر کەسێک شایانی خزمەت بێ کە خەڵکی کوردستان شایەتی پێویستە بیکەین بۆیە ئێمە لە بەغدا توانیمانە دەنگی هەر سێکتەرێک لێرە گەیشت بێتە نووسینگەکانی ئەندامانی پەرلەمانی ئەمە گەیشتوتە شوێنی تایبەتی خۆی و کاریشی کۆمەڵ ئەوەی کە لە بەغدا بیکە لە 4 ساڵی داهاتوو کە خەڵک متمانێت تەرکیزەکە لە سەرچێ زیاتر چی لە خۆ دەگرای کێشەی موچە و نەوت مافە دەستوریەکان کاک حەکیم ئێمە کۆماڵ ئەم بەرنامەی کە پێشکەش با کردووە بەرنمەیەکە چەند تەوەرەیەکی لە خۆ گرتووە تەوەرەی ماف و ئازادیەکانی لە خۆ گرتووە هاوڵاتی بوون دادگەری شەفافیت خۆشگوزەرانی مادەی 140 کرانەوە ناوچە جێناوکەکانی عنی مادەی 140 ئەم تەوەرانە کە ئێمە قسەمان لەسەر کردووە بۆ هەر یەکیان چەند خاڵێکوان داناوە یعنی بۆ نێوەنە ماف و ئازادی پێویستە کاکە ماف و ئازادی خەڵکی هەرێمی کوردستان و تەواوی عێراقی ژێمە لەگەڵین تۆنیا شوێنە ماف و ئازادیەکان پارێزراوە بنوەکەوەی کە لە دەستوراتوە پێویستە خەڵک خۆشگوزەران بێ بە جۆرێک لە جۆرەکان سوود لە داهاتی عێراق وەربگرێت چ لە بەسرە تاوەکو زاخۆ پێویستە وەری بگرێ ناکرێ لەبەرەوەی کابرا سەر بە میلیشایەکی فڵانی شیعیشە لە عێراقەویش بڕواتە خانەی تایبەتمەندەکانی وەکوانی لای ئێمەوە پێویستە دادگەری هەبێ لە دابەشکردنی داهات لە دابەشکردنی سامان لە خۆشگوزەرانی لە بودجە لە موچە لە مافی فەرمانبەر پێویستە دادگەری هەبێ و ناوچەی جێناکۆچیش بەڕاستی پێویستە ئەو خاڵانی مادەی 140 جێبەجێ بکرێ و قەرەبووی تەواوی زیان لێکەوتوانی کەرکووک و ناوچەکان بدرێ بە تایبەت ئەو جوتیارانی کە هەر ڕۆژە و هێزێکی عراقیەتە کاریان بەڵێ ئێمە ئەمانە بەرنامەمانە هەوڵی بۆ ئەدەین خەڵکی بۆ کۆەکەینەوە وەک لە پەرلەمانی عێراقیش کاری بۆ ئەەکەی کاکتۆر ئەحمەد سۆفی مەمە خزمەت بەڕێز پەیامەکەت گەیشت باسی ئەوەت کرد کە خەڵک بۆ دەبێت دەنگ بەوانە بدا بەڵام ئەو بەڕێز هەم بڵێن و تاربێژ بووی سزادراوی لەسەر دژایەتی دەسەڵات یعنی ئەو کەسێک کە دەنگ بەستەم کار دەدات ینی دەکرێت مسلمان دەنگ بەستەم کاردا یان لێ نزیک بێتەوە زیانەکانی چین وە چ جۆرە نوێنەرێکمان پێویستە بۆ بەغدا ئەگەر قسەکان بۆ خودکەوە سپاس دەکەم کاتمان کەماوە کاک حەکیم بەڕێز ئەمن بە دیدگای حیزب ئەوە هەم ڕۆژێ پەخش دەکرێت لەسەر ئەو تەلەڤیزیۆنەی جەنابتان و تەلەڤیزیۆنی خۆمان دیارە و ئاشکرایە بەڵام من یەکشت بە بینەرانی بەڕێز دەڵێم لەسەر مەسەل ئەوەی کە بۆچی دەبێ دەنگ بدەنە خەڵکی کۆمەڵ پێغەمبەر یوسف عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک بینی تەخشان و پەخشانی ماڵی میلەت چی بەسەردێ کاتێک دیتی هەستی بە مەسئولیەت کرد زانی لە دینداری ئەوی واجبە لەسەری بچی دەستی مبارەکی خۆی بخاتە سەر ئەو ماڵە و بە عەدالەت تەوزیعی بکە تا خەڵکانێک لە برسان نەمرن و خەڵکانێک قڕ و خەڵکانێک پڕ نەبن خدا عالم الغەیبە ئەوەی ئێمە ئێستا یعنی شانمان داوەتە بەرێ
ئەوە باری گرانێکی زۆر قورسە، ئەوە تەکلیفێکی زۆر قورسە، هیچ تەشریف نییە. بەڵام ئێمەش ناگەینە مەرتەبەی پێغمبەران یان پیا ساڵحانی پێشان، بەڵام دەرێ کوردەوە هەری دەڵێ پاشا لەقەت زەمانیە، لەقەت ئەو بێسەروبەری ئەو علمانی وشتانە ئێمە خوای رب العالمین فەزلێکی گەورەی پێداوین کە خۆمان پاراست و خوای گەورەی پاراستووە لە شتی خراپ، کە پێغەمبەر یوسف فەرمووی ئیجعلنی على خەزائن الأرض إني حفیظ علیم، لەسەر ئەو خەزینانەمدا بنێ ئەمن دوو سیفەت دوو وعدی دووشتت پێ دەدەم، یەک حەفیظ بم پارێزەر بم لە بۆ ئەو شتەی تەخشان و پەخشانی نەکەم، بە هەدەری نەدەم، زێدە ئیسرافی نەکەم، نەیشێرمەوە، حاشا نەیدزم، خراپی نەکەم، وێرانی نەکەم، ئیهمالی نەکەم، بۆ خۆم ڕانەکێشم، بۆ خزمەکانمی تەوزیع نەکەم، خەڵکی دیکەی لێ مەحروم نەکەم. ئەوە یەک، یعنی بیپارێزم. دووهەمین علیم، من دەزانم شارەزایی مێ لە پەیامی خوای گەورە کە عەدالەتە بۆ ئەوەی خەڵک عاجز نەبن چۆن تەوزیع بکەم. ئێمەش بە ئیزنی خوای گەورە حەفیظین لەسەر ئەو شتێک کە دێتە بەردەستمان، کە ئەو شتێک کە توانامان لەسەری هەبێ و فەرق بۆ خەڵکە نەکەین، بەبێ جیاوازیش لە بۆ هەموو چین و توێژەکان بکەین. ئەو قەوارە لای ئێمە قەوارەیەکی زۆر خۆشەویستە، دەسەڵات نا بەس قەوارەکە زۆرمە بەسمانە ئەو قەوارێ پارێزراوبی، ئەو کوردایەتێ پارێزراوبی، ئەو میلەتە چیدی نەهامەتی نەبینی. خۆ ئەوانەی ئێستا کە ئەو نەعەدالەتی دەکەن لەگەر ئەوەی چەندەها کەسیشان لێ کوژرا و خەڵک ڕقی لیانە، دەبواە ئێستا ئەوانە ئەوەندە خۆشەویستمان لە لای خەڵکی، خەڵک بەخۆ هی خۆی دابا ئەوان بیگوت بە گەردنتان ئازەبی بخۆیان بن، نەک ئەوان بیبن و خەڵکی لێ مەحروم کردن سە تا پێنجیشی نەدەنە خەڵکی. یعنی معقولە کەسێک ماڵی وێران بوو بێ لەسەر ئەو ملەت لە شاخ بوو بێ، عائیلەی وێران بوو بێ، ئێستا هەندە ڕق لێ بووە بێ، هەندە قێزەون بێ لە پێساوی خەڵکی، خەڵک نەیوێ لەسەر شاشەی تەلەڤیزیۆنیش تەماشای بکە. چەندەها کەسە بوو زمانی پێشان شاشەی تەلەڤیزیۆنی خۆی دەشکان لە ڕقی ئەوانی کە ڕژێمی باعید ڕژێمی تون بەتون سوی کە سەرۆکەکە داتە سەر شاشەی. خدا عالم الغیب، ئێستا بێتە سەر شاشەی پێ دەکردن تەماشای دەکەن، بەڵام ئەوان کە دێنە سەر شاش خەڵک ڕقی لێیانە. بۆچی هەر کاتێک ئینسان احترامی خەڵکی نەگرت خوای گەورەش احترامی ناگری، هەر کاتێک خەڵک خاتری خەڵکی نەگرت خوش خاتری ناگری جەلە جەلالو، هەر کاتێک خوای گەورە خۆشەویستی خۆی لە کەسێک ستاندەوە خەڵک ڕقی لێ دەبیتەوە، قبولی لەسەر عەردی نامینی. ئەوانە قبولیان نەماوە لەسەر زەوی، ئەوانە خەڵک ڕقیان لێیانە، ئەوانە ڕاستە هەیە سیلاحشی دەستداتێ دەست لەرزینەوە سیلاحی هەڵدەگرێت دەچێتە دەوامێ، ناڵێ دەچم دیفاعی دەکەم، دەڵێت دەوامی خۆم دەکەم مامەستا وەڵڵا لەبەر دەوامی خۆ لە ترسی معاشم نەبی یەک ڕۆژ ناچم. خۆ ئەوانە ڕۆژێک دابێت لێیان بەقەوی کەس لەوانە بێکەستر نییە. بەڵام پێیان دەڵێن ئێمە عەلیمیشی شارزای شەریعەتین، ئەنگۆ خەڵکانێکی دەنێرنە ئەو شوێنەی کە هیچ لە فقهی ئیسلامی شارەزانین، شتی کوفریات و شتی بێدینی و شتی خراپ دێتەنە ئەو میلەتەی و دێتەنە ئەو بەرلەمانەی هەر بەبیریشیان نییە. بە شاهێدی ئەوەی کاتێک مەسئلەی هاوڕەگەزبازی هاتە بەرلەمانی عێراقێ، هەندێکیان دانیشتن یعنی لەگەڵی داینا، هەندێکیشان بێدەنگ بوون. ئەتۆ چۆن دەبێ بێدەنگبی لە کاتی مەسئلەی هاوڕەگەزباز؟ دەبێ بڵێ نەخێر. بەرلەمانتاری کۆمەڵی دادگەری گوتی نەخێر، پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی گوتی نەخێر، موسڵمانەکان دەڵێن نەخێر. ئەوانە ئێستا نە ئیسلامەتیان ماوە نە عەلمانێتیشان بە تەواوی، هیچ شتێکیان نییە. بۆیە با کوردایەتیش بە خەڵکی نەفرۆشتنەوە، خۆ ئەوان لە ئێمە کورتتر نین، لە ئێمە زیاتر تەضحیەیان نەداوە بە حوکمی ئەوەی خەڵک کەیفی پێهاتوون، چونکە ئەوانە منطقان زیاتر داگیر کراوە و یعنی مەشهور بوون و پیاوی چاک مەشهور بوون، خەڵک کەیفی پێهاتوون. ئێستا لە ڕێڕەوی پیاو چاکەکانی باو باپیری خۆیان لەیانداوە، بۆیە ئێستا خۆشەویستیشان لە خەڵکی نەماوە، ماڵی حەلالیشان نەماوە. ئەگەر فریای خۆیان نەکەون بەڕاستی نەگەڕێن و لای خوای گەورە کە ئێستاش کات زۆر درەنگە، بەڕاستی زۆر خراپتریان بەسەر دێ. ئەگەر میلەتش ڕقی لە کەسێک بوو با هەموو ڕۆژە لە ژیانێکی خۆشدابێ. ئەگەر تو لە دەرگای خۆت چێ دەرێت جیرانەکە دراوسێکت نەوێ ببینی و ڕقی لێت بێ، منداڵەکەت ببینێ نەچێتە ناو بازاری هەولێر بە کەیفی خۆی، مناڵەکانی ناتوانن بچن ناو بازاری هەولێر، خەڵک ئەوەندە ڕقیان ئەوەندە لێیان دەپاڕێتەوە دەروزیان لێ دەکە و ڕقیان لێیانە. کەواتە چۆن دەبێت و میلەتی خۆ دڵ دێ ئەو ڕعیەتەی ئەو هالێ بکەی، ئەو میلەتە کوردە ناستارەی کە کەمە لە چاو ئەو داهاتە زۆرەی، لە چاو ئەو ئیبراهیم خەلیلەی، لە چاو باشماخ و لە چاو نازانم چێ. بۆچی ئێوە عائیلتان هێندە زۆر نییە پارەتان بەش نەکا، هەزار و ملیۆن جار لە خۆی لە ئێوە زیاتری بەشتان دەکا. کەواتە پەیامی من
زۆر سپاس دەکەین. پەیامی خوای گەورەیە كإن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. أو ببيرتان دين مو خدای گەورە ئەمر دەکا بە عەدالەت بە دادپەروەری بە جوولانەوە بە دادپەروەری ناڵێم یەکسانی یعنی هەموو خەڵکی وەکی یەک بدەنێ هەرچی چەندی مستحقە هەندەی بدەنە ئەو خەڵکەی تۆزێک ماڵی خۆتان بێنە دەرەوە چیتر بە سیارەی خەڵکو لەناو خانووی خەڵکو لەسەر مڵکی خەڵک والله نوێژش بکەن نوێشتان لەسەر ئەو ئەرضە مەغصوبەی کە غەسبتان کردو لەو میلەتە نوێژەکانیشتان جائز نییە. خوای گەورە نایەوێ ئێوە نایەوێ نوێژش لەسەر ئەو زەویەی بکەیت کە لە خەڵکت غەسب کردووە. سوپاس دەکەین کاک دکتۆر ئەحمەد. بۆیە پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری ئینشاءالله بە جێرەی پێویستی و على مستوى المطلوب إن شاء الله لآسي پێویستن بإذن خوای گەورە منا مامۆستایانی دیکە ئۆبرانی دیکە دەنجیان پێ بدەن إن شاء الله خوای گەورە ئێوەش سەربەرزی دنیا و قیامەت دەکەو ئێمەش إن شاء الله. سپاس دەکەین دکتۆر کاتنەوە بەزگەر شتێکت ماوە زۆر بە کوردی چووکە کاتمە وەڵا کاک حەکیم زۆر بە کورتی لەسەر دەنگدان قسە بکەم. یەکەم دکتۆر ئەحمەد سۆفی خوای گەورە موفقیکە باسی کرد کە ئێستا کارت لە خەڵک وەرە گیرێ خەڵک سوێنە درێ دەنگدان بە هێزەکانی ناوخۆ کارمەندانی هێزە ئەمنیەکانە کرێ فعلەن ئەمانە هیچی هەمووی بێ بنەما و بێسەرۆبەرە ئەمە هەمووی بۆ ترساندنە بۆ ئەوەی کە بۆ نەمەنە خەڵک یعنی پیسە پێێنن بەسەری کەیم کە دەنگ دەر کە خۆی و بینی خۆی و خوات شۆ کابینەکە جگە خوا کەس ئاگای لێریە وەڵا ئەمانە ناتوانن هیچ شتێ بکەن. ئەوەی تریش بۆ نەمەنە ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان لەگەڵ کۆمسیۆنا لە سەرخەتێ بۆ ئەوەی بتوانین ئازادی دەنگدەر فراهم بێنین بۆ ئەمە کۆمسیۆن وعدیان داوە کۆمەڵێک ڕێککار بگرنە بەر هیواداری بگیرێتەوە. سپاس دەکەین دکتۆر بێستون ستۆدیۆ هەروە لە هەولێر دکتۆر ئەحمەد سوفی سپاسی جەنابیشت دەکەین. سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ.